سەرەتای دروستبوونی مزگەوتی سەربەن لە پیرمام بە کەرستەی سادە و ساکار دروست کراوە. بیناکەی و منارەکەی لە بەرد و گەچ و دار دروست کراوە. دیوارەکە نزیکەی 50 بۆ 80 سانتیم پام بووە. هەروەها بەرزی ئەم منارەیە لە 11 بۆ 15 مەتر بەرز بووە. هەر هەمووشی لە بەرد و گەچ و دار دروست کراوە. بێگومان ئەمە ژوای کردووە کە بەرگەی زیاتر بگرێ لە ڕووی مانەوە. الصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم وآله وصحبه أمتي ولنا والدي. پێشەکی بە خێراتنی تەلەڤیزیۆنی دیمەن دەکەین لە بۆ مزگەفتی سەربەن. بەخۆی حقیقەتەن ئەو مزگەفتە لە قەدیم مزگەفتی عەتارباشی بوو. لە سارەکانی زۆر قەدیم بیدایەتی کە ئەو مزگەفتە دروست کرایە هەر بیدایەتی سیاعە بوو. کابرای ئەو کابرای ساحیبی ئەو مزگەفتەی هات ناوی عەتارباشی بوو. خەرچی لابزان مووسڵی هاتی ئەو مزگەفتەی لێرە دروست کرا عەردەکەی وەرگرت و ئەو مزگەفتە جێش استراتیژیە ناوەندەی بازاڕە. خەرکەکی زۆر ئیسیفادە لێ دەکاتن ڕۆژانە بە چەندان خەرک دێ لێرە نوێژێ دەکات و خەرک لە شارەکانی دیش دێ سەردانی ئێرە دەکاتن. مزگەفتەی قەدیمە بەڕاستی بە خێراتنیش تەلەڤیزیۆنەکەتان دەکەین و زۆر بە خێرین ئەزیەت و خوارد. ئەمیش وەکو قاری موئەزین مەلا سامی لێرە ئەوە تەقریبەن 10 ساڵە خزمەت دەکەم لێرانە. قاری موئەزین قورئان خوێن و بانگبێژم منتەسیبیشم بە ئیمام لەو مزگەفتەی. زۆر بەخێر بێن سەرسەرم سەرچاوە. ئەو مزگەوتە وەکو دروستکردنەکەی و ئەوەکەی ساری 58 کابرایەکی مووسراوی هات تا ئەو شارەی کە دیتیتی ئێرە سیاعی بوو، ئێرە جێی گەشتیاری بوو. مزگەوتی لێ نەبوو. لە پشت ئێرە ساعەتی لێبوو لەوێ نوێژیان دەکرد. چوو بۆکن مدینەی ئەو کاتی گوتبووی ئەگەر بکرێت عادەکەم بدەنێ من مزگەوتێک دروست دەکەم. کابرایەکی توجاری مووسراوی ناوی ئیبراهیم عەتارباشی بوو. ئەوەل کەس هات ئەو مزگەوتەی دەست پێ کرد و دروستی کرد. بەڕاستی ینی پێشی ئەو مزگەوتە دروست کرێ مەسیف هیچ ئەو شتانەی لێ نەبوو. خەرکەکی هەموو شارەکانی عێراقوەتە دەرەوەش کەندا و ئەوانە دەهاتن شتێکی زۆر جوانی کرد و خوا خێری بنووسی و ئیشاڵڵە جێی بەهەشتە و ئەو مزگەوتە ئەوجا بە چەند قۆناغانیش تێپەڕیە. ئەوەلی بە کەرپوت و دیوارەکی بەرین بوو یعنی بە چاتی و ئەوەی دروستکرا بوو قەدیمی. دوایی جارێکی خێرخواز خرایان کرد و چایان کردووە. ئەو جارەی ساری 2014 حکومەتی هەرێم بە نوێیەتی هەمووی شۆفەری لێدا و هەمووی خراپ کرد و بە نوێیەتی چای کردو و بە شێوازەکی زۆر جوان و دوو شەریکەی زۆر پێشکەوت و هاتن هەموو شتەکەشی زۆر بە ڕێک و پێچی و زۆر بە جوانی چاکرا. پێشتریش وەکو ئەو مزگەوتە یەکەم مەلا عومەر هەبوو لێرە. ئێستاش مندارەکانی لێرە مامەستە مەلا عومەر خەرچی گۆڕەشێری بوو. ئەو یەکەم کەس مەلا بوو لێرە تقریبان زیاتر وێتی لە 30 ساری. دوایە ئەمری خوای کرد ئەو دووسێ مەلای دیما مەسا مەلا عەمەدەمین وەرتی هات کەم چەند سارێک لێرە بوو. دوایە پاشەوی مامەستا مەلاتەوی برادۆستی هات و هەتە ئێستاش ئەو لێرەیە.